دين أمتك بدت عدوي دين وعجب جليل أمتك لخست خاني غما وها عليل أمتك بچهره گردیا علی بچاری فی امتی. سڵاوی خواتان لێبێ خۆشەویستانم ئازانم لە گەڕامیدیا بینەرانمان لە پیجی گەڕامیدیا لە فەیسبوک لە یوتیوب ڕاستەوخۆوانی کە بینەرمانن ئازان و خۆشەویستانم بیسەرانم لە ڕادیۆی گەڕیان لە FM 94.1 سڵاو ڕێز بۆیەوە خۆم بەبەختەوە ڕزانم ئەمڕۆژ لە خزمەتانە بووم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک لە ڕۆژێکی پیرۆزە کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمەری مسلمانانە سڵاو و درودی لێبێت ئەو پێغەمەری کە بوو بە پێشەوای مرۆڤایەتی و ئەو پێغەمەرێکەوە بەڕاستی گۆڕانکاری گەورەی لە ژیانی مرۆڤایەتیا دروست کرد بەوەی کەوە ئیسلامی سەرخست بەسەر هەموو ئاینەکانە ئەو پێغەمەرێکەوە ئیسلامی بە پیرۆزی هێشتەوە ئەو پێغەمەرێکەوە دادپەروەر بوو و هەموو ژیانی خۆی بەخت کرد لە پێناوی مرۆڤایەتیە. ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی پێغەمەری مسلمانانە ئێمەش بەرنامەکەمان تایبەتەکەین و ئەمڕۆ خۆشحاڵین وەکو گەڕان میدیا بەرنامەی خەڵات و دیاری هەر بەردەوام بێ و دیاریەکەشمان تایبەتترە بێ بەم ڕۆژە پیرۆزەیە دیاریەکەمان زۆر تایبەتە بێت کە ئەمڕۆ پێشکەشێکین و ئەمڕۆکو میدیای گەڕیان لە ناوەڕاستی شاری سلێمانی لە بەردەیەکی سەرای شاری سلێمانی گەڕای میدیا لەگەڵ ڕێکخراوێکی تر بە یەکەوە بە هاوبەشی ڕۆژی لەدایکبوونی پێغەمەرمان پیرۆز کرد بە پێشکەشکردنی چالاکیێکی عیرفانی لەو شوێنە کە توانیمان ئەو یادە پیرۆزکەین و لە بەشی کۆنتترۆڵ و کاگڕێباز ئەگەر هاوکارمان بێ بەشێک لە دیمەنەکانی ئەمڕۆی سەرای سلێمانیتان پێشکەشەکەین کەوا بە یەکەوە ئەو بەرنامەمان پێشکەش کردووە بۆ پرسیاری ئەم ڕۆژمان پێغەمەر سڵاو و درودی خوای لێبێت لە چ ڕۆژێکا لەدایک بووە لە چ ساڵێکە خۆی ڕۆژەکە دیارە ئەمڕۆ 12 دیارە ڕەبیع الأول لە بەرز ساڵێکە هاتووەتە دنیاوە ئەتوانم پەیوەندی بکەم بە هەر سێ ژمارە مۆبایلی گەڕای میدیا 0771 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 0771 891 75 75 ئەمە نەتوانن بە واتساپیش پەیوەندی بکەن یاخۆ ژمارە مۆبایلی 0750 727 35 ئەمەشیان ڤایبەری لەسەرە بەڵە خۆشەویستانە من چاوەڕێی پەیوەندیەکانیەوە کەم سوپاس بۆ کۆمنتە جوانەکانتان لە ئێستەوە کۆمنت بارانتان کردین تکایە زۆرترین کۆمنت شانسەوە هەیە زیاتر ناوچێتە تیرروشکەوە زۆر احتیما دەکەین سەر کۆمنتەکانیەوە و شێرکردنی ئەم پۆستە تکایە لای خۆتان هەموو شێریکەن بۆی شانسەوەتانە ببن بە خاوەنی خەڵاتی بەرنامە فەرماچینە لای دیمەنی بەشێک لە پێشکەشکردنی مەولونامەی پێغەمەری ناوزاد لە بەردەیەکی سەرای شاری سلێمانی بەڵە خۆشەویستان ئەم ڕۆژەتان لێ پیرۆز بێت لە هەموو مسلمانانی ئەم دنیاە بە تایبەتی خوشک برانی مسلمانی کورد کە بەڕاستی کورد بەوە ناسراوەکە ئیسلامی زۆر بە پاچی و بە جوانی ئەتوانم بڵم خزمەتی و ئاینەی کرد و ئاینەش خزمەتی کوردی کردووە بەڵێ یەکەم پەیوەندیمان لەگەڵایە دایکی محەممەدمان لەگەڵایە دایکی محەممەد سڵاو ڕێز بۆ تۆ
دایکی محەممەد جان سڵاو لێ بێ ئەم ڕۆژە و لێ پیرۆز بێ ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر پیرۆز بێ یاخوا لە هەموو سەرجەم مسڵمانان اللهم صل على سيدنا محمد وعلى وصحبه وسلم. دایکی محەممەد جانێ مامۆ ساڵێک و گەڕامیدیا لەم مانگەیە چەندین بەرنامەی عیرفانی و چەندین شتی ئاینی پێشکەشەکەین و هیوادارین لە سبەی نەوتوانین خزمەتان بکەین خزمەتی مسلمانان بکەین کە لەگەڵ میلەتەکەی خۆمانە بەیەکەوە ئەم ڕۆژانە پیرۆز بکەین. چاکە جەزاییان هەر لە ماڵە لە تەلەڤیزیۆنەکە کارمە نازانم ڕێچووی لە تەلەڤیزیۆنەکە لەمای لە ڕادیۆکەی شەر سەوتی واش نایە. وەڵایە بە کاگرێباز دەڵێم هەردووچیامان بە عیلاج بکات تەلەڤیزیۆنەکە ئەبێ هەبێت وەڵا لای من تۆ زەکا و لە ژووریشەوە تەلەڤیزیۆنەکە دانیشتە بووم بڕا هاتمە دەرەوە وەڵا. ئێستا تەلەڤیزیۆنەکەمان نەماوە دایکی محەممەد جان. ئێستا من لە تەلەفۆنێک گوێم لێتانە لە هی لە مۆبایلەکەەوە. زۆر باشە دایکی محەممەد جان ئێمە لە خزمەتە ئابین هەوڵەی نیشەڵا کێشەکانمان چارەسەر بکەین تەلەڤیزۆن پرسیارەکەمانەوە پێغەمبەر سڵاو و درودی خۆی لێبێ لە چ ساڵێکە کۆچی دوایی کردووە بەڵام هاتوۆتە دنیاوە بم بەخشە چ ساڵێک هاتوۆتە دنیاوە داوای لێ بنەکەم ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونێتی لە ڕۆژی دووشەمە ڕۆژی دووشەمە بوو ڕەبیع الأول وابوو بەڵەوە 12 ڕەبیع الأول بووە لە چ ساڵێکە زاینی کۆچی بڵێ ئەنا زاینی بەهەر حاڵ دایکی محەممەد خۆت شێوازی بەرنمەکەی مازانی وەڵامەکەش نەزانی ناوتەرە چێتە تیر و پشکەوە بۆ بردنەوەی خەڵاتە گەورەکەی کە لە کۆتایی مانگایە بەس بۆ ئەمڕۆ خەڵاتێکی تایبەتر دیاریکرا ئەوانەی کە وەڵامەکە بزانن نایەنە چێتە تیر و پشکەوە کۆمپانیای هایپەر کلینگ وەڵایی ساڵی 570 هی زاینی ساڵی 571 ساڵی 572 زۆر باشە دایکی محەممەد جان ئێمە گرنگەوە جۆمان لە دەنگی تۆ بوو زۆر خۆشحاڵ بووین. باشە دایکی محەممەد جانەوە نووسیمان دایکی محەممەد و ناو دەخێنە تیر و پشکەوە دایکی محەممەد زۆر سپاس. بەڵێ یەکێ لە دایکە ئازیز و خۆشەویستەکانی هاوڕێمان لە بەرنمەکانی گەڕێمیدیا دایکی ڕێیانە دایکی ڕێیانمان لەگەڵایە سڵاو ڕێز بۆ تۆ دایکی ڕێیان سەرچاوم دایکی ڕێیانجیان ئەم ڕۆژە لێ پیرۆز بێت. سلام علیکم چۆنن باشن سەرچاوم دایکی ڕێیانجیان پیرۆزبایی پیرۆزبایی ئەم پیرۆز بێ ئەم یادە پیرۆزە لە ئێوەش پیرۆز بێ لە هەموو مسلمانان سەرجەم بەگشتی زۆر سپاس دەکەم دایکی ڕێیانجیان یاخوا پیرۆز بێت و بەو هیوایی ئاشتی و تەبایی بەدوای خۆی تەرکەوتوو بن یاخوا. دایکی ڕێیانجیان ئێمە پرسیارەکەمانەوەیە پێغەمەری نازار و پێغەمەری خۆشەویستی هەموو مرۆڤایەتی لە چ ساڵێکە هاتوۆتە دنیاوە؟ پێم وایە 571 هیجریە ربيع الأول 12 ربيع الأول بەڵێوە 12 ربيع الأول بەڵام ساڵەکە ناسرا بە ساڵی فیل زۆر باشە 12 ربيع الأولەکە تەواوە بەس لە چ ساڵێکە بووە ئەومان پێ بڵیت؟ ئەو ساڵی فیل بووە 571 زۆر باشە دایکی ڕێیانجیان زۆر خۆشحاڵ سەرکەوتوو بن یاخوا سەرکەوتوو بن زۆر سپاس. کاکە نەوافمان لەگەڵەیە لە زاخۆوە کاک نەوافجان سڵاو لێ بێت. کاک نەواف سلام علیکم مامۆستا سەر هەردوو چاوم کاک نەوافجان سڵاو ڕێز بۆ تۆ. زۆر سپاس مامۆستا هەڵقاڵ ئینشەڵڵا. کاک نەوافجان پیرۆزبایی ئەم ڕۆژە پیرۆزە لە تۆ و لە هەموو مسڵمانانەکەم. گەلێک مەمنون زۆر سپاس خۆدەشتە ڕازی بێت خۆتان خێر بن ئینشەڵڵا. ئەم ڕۆژە پیرۆزی مبارەکە ئەم دوێل کوردستانە ببێژن پێغەمبەری جیهانی هەنەرسی قورئانی توی ڕۆناهیە ژیانی سڵاو بەسەر جانێکە بن جوارێ من کوردستانی. ئینشاڵڵا ئەم ڕۆژە بێتە مایە ئاشتی و تەبایی و خۆشبەختی بۆ خەڵکی کوردستان و بەڕاستی ژیانی خەڵک ئینشاڵڵا ئاسوودەی بۆ بگەڕێتەوە. ئامین ئینشاڵڵا هەر ساڵ مامۆستا. بەڵێ ئەگەر ڕۆژە پیرۆزم بوو کە دەرفەتێک هەر ڕەنگێکی چاک مرۆڤ بەحثی پێغەمبەری بکات دێ خۆتان خێر بکەن دیگە چ سەڵاواتە بکات سەر ڕەحاوی چه سیرەتایی بخوێنێتن چه سەنەتایی بخوێنێتن بکات چنگال چه بەحثیوی لە هەمی مەیدان و جوانە بکات بەرەوانیەکی بکات پەیاما خۆشویی وڵاو لەسەر بن هەڵگیریت و بکاتە پەیاما ڕەحاخوا. ئینشاڵڵا کاکە نەوافجان دەست خۆش قوربانە بم. زۆر سپاس مامۆستا سەبارەت کرد وەڵامی پرسیارەکە ئەوشی 12 ربيع الأول ساڵا 570
زۆر زۆر سپاس کاکە نەوابجیان سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیکردنە يا رسول الله جنبوني جسمك ريحانة برحمومي رباني روش تدبر زوجوانا توهم طعمة وياسيني محمد الأميني توهم طعمة وياسيني محمد الأميني سرداري روي زاميني جقت أغلى جنانا يا رسول الله جنبوني جسمة ريحانة برحمومي رباني روش تدبر زوجوانا يا رسول الله جنبوني جسمة ريحانة برحمومي رباني روش تدبر زوجوانا بەڵێ ئەزان و خۆشەویستانم خەڵاتی جاری پێشوو بۆ خات و شیرین لە ئاکرێت دەرچوو بێشتا خەڵاتەکەی پێ نەگەیشتووە بەڕاستی بەهۆی سەرقاڵی ئەمە بە ئەمڕۆ ڕۆژی مبارەکی لەدایکبوونی پێغەمبەر و ئیشەڵا ئەمڕۆ خەڵاتەکە بەویش ئەگات بەڵێ دایکی دیارمان لەگەڵای لە سلێمانە و دایکی دیار سڵاو ڕێز بۆ تۆ السلام عليكم سەرچاوم خوشکەکەم سڵاو باشی برا بەڕێزەکەم زۆر سپاس سەوتی ئەمە باشی وەلای تۆ خوش وەڵا سەوتەکە باش نییە کە زەو جارجار قەڵیتی ئەەکەوێ زۆر باشە هەوڵێنی ئینشەڵا چارەسەری بکەین تۆ ئینشەڵا دەستخۆشی ئەم بەرنامە جوانە لێ یەکەم هیوای لە ساغی تەمەند درێژی تەندروستێکی باشتان بۆ بخوازم زۆر سپاس دایکی دیارجان ئەم ڕۆژە لە تۆ پیرۆز بێت لە هەموو مسلمانان هیوادارم بێ بەمای ئاشتی و گەڕانەوەی خۆشی و گەڕانەوەی موچە و گەڕانەوەی خۆشبەختی بۆ خەڵکی الله اللهم آمين اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد ماما صاحبي أنا نابي بس أمر ياتي بكينو أبي همور رج نابي پێغەمبەرمان صلى الله عليه وسلم لەسەر زمان بێ یادی کەینەوە ئەبێ سڵاواتی زۆر لێبەین زۆر ڕاستە خوشکەکەم بەڕاستی وایە بەڵێ خوشکەکەم وەڵای مەژەمڕۆ بەڕاستیێر حەزمان کرد زیاتر گەرم و گوڕێک بینەوە جوانێک بینەوە بەم ڕۆژە پیرۆزە بۆیە پرسیارەکەشمان وا داناوە پێغەمبەر درودی خۆی لێبێ لە ساڵێکە لەدایک بووە بەڵێ دەستان خۆش بێ وڵات تەوەرەکەتان زۆر جوان هیوادارم زوو ئەم تەوەرە باس بکەن باسی یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەن مامەستاگیان دوانزەی ڕەبیعی ئەوەلی ساڵی 571 هیجری دەست و چاو خۆش بێ زۆر خۆشحاڵ بین کە پەیوەندی کرد بە بەرنامەکەمانەوە هەروەها منیش کاک جەزاگیان لە شڵ ساغ ماندوو نەبی لەگەڵمان سپاس خوشکەکەم زۆر سپاس خوا ئاگای بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵە لە شاری سۆرانەوە خوشی ئازیزمان هاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمان خات و زەیتون سڵاو ڕێز بۆ تۆ سڵاو بۆ تۆش کاک جەزای بەڕێز باش کاک جەزای بەڕێز سەرچاوم خوشی ئازیزم زۆر خۆشحاڵ بووم کە ئەم ئێوارێژ جێمان لە دەنگی ئەو خوشکە ئازیزم زۆر سپاس دەکەم دەستخۆشیت لە یەکەم سەرکەوتوبی پیرۆز بای لە یادی خۆشەویست و سەروەرمان پیرۆز دەکەم لە ئێوەی بەڕێز و کارمەندان و هەموو مسڵمانان یەکە بێکە ئینشاءڵڵا ئەم یادێشت خۆش و کامەران بۆ گەلەکەمان لە ئێوەش پیرۆز بێ لە کەسوکاریەوە پیرۆز بێ لە هەموو مسلمانان پیرۆز بێ خۆشی من ئینشاءڵڵا شارەکەشت ئینشاءڵڵا 571 زاینی خۆشی ئازیزم بۆ وەڵامەکە لای بەڕێستان چییە؟ بەڵێ 571 زاینی زۆر سپاس خوشکەکەم
لەم ڕۆژەدا ئێمە ئەم یادە بکەینە مای ئاشتی تەبایی خۆشی و بەختەوەری بۆ هەمولایەک خوازارم ئێمە هەمیشە دابوونەری سرەتەکانی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خودای لێبێت کە چەندە بە سادەی چەندە بە جوانی ژیاوە ئیشەڵا ئێمە هەمیشە کار و کردەوە ڕەوشتەکان سنەتەکانی لەناو ژیانی یەک لێجداتی کورد ڕەنگ دەداتەوە و کاری پێ دەکەین و لەسەر ئەم ڕێبازە لەسەر دینی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام بەردەوام دەبین تاکە دەزاکێ وەڵا پیرۆز بێت هیوادارە منیش هەموو لە ماڵی خۆتانەوە هەموو لە شوێنی خۆتانەوە ئەم ڕۆژە زیاتر پیرۆز بکەن و نوێژ و دوعا بکەن بۆی ئاشتی و تەبایی بگەڕێتەوە بۆ کوردستان ئەم وڵاتەمان بەڕاستی تووشی نغڕۆبوون نەبێ بەڵکم بۆ هیوای خوای گەورە میلەتی کورد ڕزگار بکات لەو هەموو قەیران و نەهامەتی کە هەیە. بێگومان وایە کاکە دۆتاجان من دەڵێم دینی ئیسلام جوانترین و پاکترین دینە کە دابەزیوەتە سەر ئەرز و ئەویش تایبەتە بە مسلمانان دینێک کە بەڕاستی هیچ کەس لەگەڵ زەبر و ستەم و زۆرداری و ناڕەحەت و ئازاردانی هیچ کەسێک نەبووە بەس بەداخەوە بەڕاستی ئێمە لە سەردەمێک دەژین زۆر حەیف و مخابن لەگەر ژیان نامە و ژیانی پێغەمبەران و پیاوچاکان و زۆر دوورین ئینشەڵا ئەمڕۆ دەبێت تا ڕۆژێک کە هەر تاکێک هەر مسلمانێک لەمە دوا بەخۆی یارەچێتەوە و دینی ئیسلام زیاتر کارەکانی و سنەتەکانی پێغەمبەری ئیسلام درودی خودای دەبێت لەناو ژیان و لەناو کار و ڕەوشت و هەموو بوارەکانی ژیان زیاتر جێبەجێ دەکرێت مامە دەوتاجان ئینشەڵا خوای گەورە دوعا و نزای هەموو لای قبوڵ بکە و هەموو ئەوی کە ڕێنمایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام جێبەجێ بکات دڵنیابن ژیان زۆر لەوە سادەترە بێت ژیان زۆر لەوە خۆشترە بێت ژیان دوورە بێت لە کوشتن و لە دزین و لە تاڵانی و لە گەندەڵی و لە هەموو شتێکە گەرەێک ترسی خوای لە دڵا بێت و پەیڕەوی شریعەتی ئیسلام و پەیڕەوی کردەوەکانی پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم دڵنیا بە خەڵک زۆر لە ئێستا باشترە ژیان وەڵا بێگومان وایە کاکە دەستەنجە دەستخۆشیش لە ئێوە دەکەم بەڕاستی ئێوە هەمیشە دەتوانم بڵێم لە هەموو بوارێک لە هەموو بۆنێک بەڕاستی بوونی ئێوە زۆر گەورێ زۆر مەزنا هەمیشە من دیمەی سەرکەوتن مەزامیتان بۆ دەخوازم لە هەموو بۆنێک لە هەموو یادێک بەڕاستی ئێوە لە پێشەنگ بوونەوە دەستی چای تۆ کاکە ڕێباز و تەواوی ئەو کەسانە خۆش بێ کە ئێستا هاوکارتن کاکە دەجە زۆر سپاس خوشکە لێوانجیان ئەمڕۆ وەڵامەکەشمان پێ بڵێ بۆ هیوایین خۆی گەورە بەخە دیاوەرت بێت و ببی بە خاوەنی سەڵاتێکی پیرۆزی ئەمڕۆ بەڕاستی من دەڵێم هەمیشە بوونی ئێوە جوانترین دیاری وڵاتە کە بە یەک بێتی هاوڕایان دەبەخشن بەڵام ئەوەش وەکو یادەوەرێکی جوان لە لای هەموو هاوڕایان دەبینێتەوە من دەڵێن 570 زینی کاکە دەبێت زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و زۆر خۆشحاڵ بووم ئێوارەتان باش ئێوارە باش ئێستا ڕاستەخۆ لە شاری هەولێر ئەم ڕۆژە پیرۆز دەکرێ ئەچینە لای گواستنەوەی چەند دیمەنێک لەو مەراسیمە پیرۆزە بەڵا چینە شاری دۆک بۆ لای کاکەسامی هاوڕێی هەمیشەیی گەڕیان میدیا و رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان کاکسامی جان سڵاو ڕێز بە تۆ سلااو ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێز و سەرجەم کارمەندان و بیسەران و بینەرانی دەستگای گەڕیان میدیا بە شکلێکی گشتی دەستان خۆش بێت زۆر سپاس کاکسامی جان ئەم ڕۆژە پیرۆز دەکەین لە تۆ لە هەموو مسلمانان و لە هەموو خەڵکی و لە هەموو مرۆڤایەتی زۆر سپاس مامۆستا منیش وەک گەبرایەکی ئێوەی ئSD بە ناوی خۆم و بە ناوی هەموو ئSDەکانەوە گەمترین و جوانترین پیرۆزبایی ئاراستەی ئێوەی بەڕێز و سەرجەم خوشک و برا مسلمان زۆر سپاس دەکەم دیارە ئەوە نیشانی بۆ هەمومان ئەوە نیشانی ئاشتی و تەبایی و پێکەوە ژیانە لە کوردستانێکە کە ئێمە چەند ساڵە هەمومان وەکو خوشک و برا بەیەکەوە بە ئاشتی و بە تەبایی ئەژین ئەگەر دوژمنەکانمان وازمان لێبێنن ئێمە هەموو کات بەیەکەوە پێکەوە ژیاوین بەێ بێگومان مامۆستا دەستان خۆش بی ڕاستی زۆر خۆشحالم کە توانیم لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدار بم و زۆر
داوای سەرکەوتن و تەمەند درێژی بۆی بەڕێز دەخوازم انشاءالله بەڕاستی و پەیوەندی ئەمڕۆی تۆ ئەوەنەی تر من دڵخۆشەکە کە لەم ڕۆیە لەم بەرنامەیە پەیوەندیت کرد لە دووەکیشەوە کە دۆک زۆر ئێمە عزیزە قوربانە بم وەڵامی پرسیارەکە لای بەڕێستان چییە کاکە سامی گیان 571 زاین ماوە زۆر سپاس کاک سامی گیان سواز بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ خۆشەویستانە مەچمە قەزای بەدەڕاشە چم بۆ لای کاک سەرکەوتی ئازیز و خۆشەویست پەیوەندیەکەی وەرەگرم کاک سەرکەوت سڵاو ڕێز بۆ تۆ ئەم کاتەوە باش سلااو ڕێز بۆ تۆ ئەم کاتەوە باشترە توانی مەتا دەزای کاک سەرکەوت گیان باشش ئەڵڵا کاک سەرکەوت گیان زۆر خۆشحاڵ بووم کە میێوارێژ جۆمان لە دەنگی بەڕێزە بوو براکەم باز دەکەم خۆشحاڵتر بین لە خۆشی بەرنامەکانە لێ دەکەن وە سەرکەوتن بۆ تۆ کارمەندانی تەلەڤیزیۆن و رادیۆنی گەرمی دیارە خواردم پیرۆزبایی بانگی مەولودیاتی لە دایکبوونی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم بەخۆم بەخۆتان هەموو مسلمانان پیرۆز ببن ناومیانە دەبێت خۆشی ئینشاءالله بۆ نەزیکی کوردستان زۆر سپاس دەکەم کاکە سەرکەوت گیان کاک سەرکەوت گیانەوەی کە دڵخۆشی کردم پەیوەندەکەی پێش بەڕێزە کاک سامی بوو کە برایەکی یەزیدیمانە پیرۆزبایی لە هەموو مسلمانان و لێ ئەمەش کرد و زۆر بە دڵخۆشیەوە ئەوە دڵخۆشیە کە لە کوردستانە پێکەوە ژین برایەکی زۆر بەڕێزای ناوڕێکمان لە چای ماچەکەم بنێکی زۆر بەڕێزە ڕێزدارە مەڵام منش چای ماچەکەم چای بەڕێستا ماچەکەم ئەمڕۆ ئێمە بۆم بۆنە پیرۆزەوە بەرنامەیەمان ئامادە کردووە خۆنەوە بەیانیش لە ئێستان کراویەوە مامۆراتەوە خۆتەنە بوو لە کاتی بۆنەوە یادەکان وەڵا بەیانی لە ناوەڕاست بەڵێ کاک سەرکەوتجیان بەیانی لە ناوەڕاستی شار لە بەردەکی سەرای سلێمانی لێش ئێمە بەشداریمان کرد و ڕۆژەمان پیرۆز کرد مەولویەکمان لێ پێشکەش کرد و وڵا ئاگدار بین زۆر سپاس کاک سەرکەوتجیان بۆ وەڵامی پرسیارەکەت چیمان پێڵێ قوربانە بم پرسیارەکەمان پێغەمبەر درودی خوای لێبێ سەڵاواتی بۆ نەرین لە چ ڕۆژێکە هاتوۆتە دنیاوە دیارە ئەمڕۆ بووە ئەمڕۆ دوانزەی ڕەبیع الأول لە بەس ساڵی کەی لە ڕۆژی دووشەممە دوازدەی ڕەبیع الأول 571 زاینی دەست خۆش بێ قوربانە بم ناومان خسوەتە ناو تیر و پشکەوە کاکە سەرکەوتجیان دڵنیا سوپاس لەگەڵ عزیز و خۆشەویستمان هاوڕێیشی بەوەفا و دڵسۆزی گەڕای میدیا کاک عیماد داڵتونچی سڵاو ڕێز بۆ تۆ کاک عیماد سڵاو لێبێ مامۆستای عزیز و خۆشەویست سڵاو لێبێ کاک عیماد جان ئەم ڕۆژە پیرۆز بێ لە تۆ لە پیرۆزبایان ماگە پیرۆزەتان یەکەم زۆر سپاس کاک عیماد جان بەڕاستی مامۆستا جان نازانم بۆ دەنگتە بچڕێ دەنگی منە بچڕە کاک عیماد جان دەنگتە بچڕێ نازانم بۆ وەڵای کاک عیماد جانەوە هەوڵێن لای کاکە ڕێبازیانەوە هەوڵێن چارەسەری بکات هیوادارم چارەسەر بێ و کێشەیە کاک عیماد جان ئێمە میلەتی کورد دایما ئەم ڕۆژەمان پیرۆز کردووە وەکو نەریتێکی باو با پیرانمان ڕۆژێکە خۆشی و شادی هێنێ بۆ ناو ماڵەکان ئەم ڕۆژی کە لە دایکبوونی پێغەمبەر سڵاوی لێبێ درودی خوای لێبێ خۆ دەزانی
لە باو باپیرانمانەوە ڕۆژێک بۆ هەمیشە چاوەڕێمان کردو وەکو جەژنەکانی تر. بەڕاستی مامۆستاجان هیچ لە قسەکانت تێ نەگەیشتم زۆر بەداوای دەبردنەوە بۆ خۆیان دەتنم دەنکردانە بە بچڕێ ئەگەر بە گەوری خۆت ببەخشی لەبەر نازانم جۆ بەدەنگی نابێت بەنسبەی پرسیارەکەتەوەش با 571 بێ. زۆر سپاس کاک ئیمادگیان سپاسانەکە میوەدارم خەڵکی نازای و خۆشحاڵم جە بیست خاتنە دێوانی سپاس کاک ئیمادگیان سپاس بۆ تۆ چاو ماچەکەم سپاس دەکەم. بەڵە خۆشەویستانم ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر و پێشەوای مسلمانان و پێشەوای مرۆڤایەتی ئەم بەرنامەیەمان تایبەت کرد بەرنامەی خەڵات و دیاری و ئێوەش ئەتوانن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلەکەی گەڕیان میدیاوە پەیوەندی بکەن بۆی بن بە خاوەنی خەڵاتی ئەمڕۆی بەرنامەی خەڵات و دیاری و هاوکات هەموو ئەوانەی کە پەیوەندیەکەن لەم بەرنامەی و بەرنامەکانی پێشوو ناوێنە چێتە تروپشکە گەورەکەەوە بۆ بردنەوەی خەڵاتێکی تایبەتی ئەمێری کارەبایی کە لە کۆتایی مانگە پێشکەشەکرێ کۆمپانیای هایپەرکلینگرو بۆ خزمەتگوزاری پاکردنەوە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر و دەوروبەری پێشکەشەکات. خاتو شەیمامان لەگەڵایە لە هەولێرەوە خاتو شەیدا هاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمان خاتو شەیدا سڵاو ڕێز بۆ تۆ. سڵاو لێبێ باشی برێ بەڕێز باشی خوشکەکەم زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆژ هاتیتە ناو بەرنامەکەمانەوە وەکو هاوڕێکی هەمیشەیی بەرنامەکانمان. زۆر سپاس دەکەم پیرۆزبای ئەم یادتان لێ دەکەم. پیرۆز بێ لە تۆ و لە کەسوکاری تۆ لە هەموو مسلمانان لە خەڵکی شاری هەولێری خۆشەویست و هەموو ناوچەکان. زۆر سپاس دەکەم بۆڵام پرسیارەکە بە 571 بێ. زۆر باشە خوشکە شەیداجیان سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس کاکێکی زۆر سپاس کاتیش بۆ. خاتو ئەڤینمان لەگەڵایە خوشی ئازیزمان لە شاری زاخۆوە خاتو ئەڤینجان سڵاو ڕێز بۆ تۆ. الو السلام عليكم سەرچاوم خاتو ئەڤینجانم کاتۆ باش باشتر و باشتر برای عزیز بس انشاءالله پیرۆزبایت یەکەم خوشکەکەم هی ئەم ڕۆژە پیرۆزە بۆ هەموو مسلمانان و بۆ هەموو نەتەوەکانی جیهان بۆ هەموو ئەو کەسانی کەەوە شتێک دەربارەی ئاینی ئیسلام ئەزانن. سپاسیداد گەمە مستەقبل یا ربی. بله هەرگەفتە ئەجزایبوونە پێغەمبەرێک کوشتەوی محەممەد عەلەیهی سەڵاتو وەسەلام پیرۆز دەکەم و هەمی کارمەندە و هەمی مسلمانە انشاءالله یەدەکە فەرخەشی بلومە هەمیە یا ربی. زۆر سپاس خوشکەکەم. ئەی بۆ وەڵامی پرسیارەکەمان لای تۆی ئازیز چییە خوشی من؟ بله بگومان ئاوجی 571 کە جوانی بمامەستا. زۆر سپاس خاتو ئەڤینجان خۆشحاڵین کە پەیوەندیکردنەوە. سلام علیکم. سەرچاوم. واتۆ شەمعی منیش پەروانە یا نەبی نەزەر بۆ ناوەکەی بە نەزەر بۆمان بڕوانە وا دڵماتە و پەرێشانە پیرەکەم نەزەر بۆ ناکەی دەی سادەی نەزەر بۆ ناکەی ئەو دڵی من حیانەکەی دەی سادەی نەزەر بۆ ناکەی ئەو دڵی من حیانەکەی قوربانت بێ هاوڕێ و برا و دڵسۆزمان برای گەورە و خۆشەویستم مامەسا عومەر مامەساجان سڵاو ڕێز بۆ تۆ. سڵاوی خواتان لێبێ براکەم باشی بەساقم. سڵاوی خۆی لێبێ مامەساجان باشی برا گەورەکەم. ئەم ڕۆژە پیرۆزە لە جەناب کاکە ڕێباز و یەکە بە یەکەی کارمەندان و یەکە بە یەکەی گوێگرانی ئەم ڕادیۆ و سایدە عازیز و خۆشەویستە پیرۆز بێ ئینشاءالله. سپاس دەکەم مامەساجان بەڕاستی ئەمە بە پێویستمان زانی وەکو گەڕای میدیا ئەم ڕۆژە پیرۆز بکەین لەگەڵ هەموو هەوادارانمان. ئەمڕۆ بەیانیەکەی لە کاتژمێر 9 لە بەردەکی سەرا لە بەردەمی وێنە گەورەکەی شێخ مەحموود نەمرە لەوێ بۆنەیەکی تایبەتمان ڕێخست بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرەوە دواتری شاتی نێرە بۆ خزمەتەن. بەڵای ئێمە سپاس وخوای گەورە لە ڕێکخراوی ڕۆشنای ئەم ڕێکمان خوێندەوە و زیاد لە سەد نابینە هاوکاری مادیشمان بۆ دابین کردوم و خوانی نیۆڕۆ و کۆمەڵە یاد و سرود و بۆنەی ئاینیشمان هەبوو لەگەڵیان. ئەی خوای گەورە پاداشتان باتەوە دەستان خۆش بێ بە تایبەتی بۆ هاوکاری کە لەم کاتەیە بەڕاستی وەڵامیش خێرخوازێکی شاری سلێمانی بوو کاکسەردار گەورە هەزار لەشکر بەرەکەتی بەسەر ڕژێنێ زۆر لەگەڵ چەند کەسێکی ترە هاوکاریان دابین کردبووم ئینشاءالله ئەوان هەستە فرای ڕەحمەت دەبێت کەسەفرەی چەند ماڵێکی نابینای زۆریان بۆ پڕکردینەوە ئەمڕۆ. یاخوا ماڵی ئەوەدان بێت یا ڕەبی خوای گەورە پاداشتی چاکەی باتەوە هی ئەو کەسەی کە لەم کاتەیە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت دەکات چونکە بەڕاستی لەم ڕۆژانەیە جۆم لێ بوو کاک عومەری کورتە باڵاکەوە باسی کە دەڵێت 3 مانگە موچێکە مندامان وەرنەگیرەوە بەڕاست
ڕایەتی خوای گەورە هەموو ئەو کەسانە سەفرات کە خەڵکی سلێمانی زائیدەن دەوروبەری زۆر خەڵکی ئازان بۆ خەڵکی خێرۆبەنی ینی ئەو خێرۆبەنی لە شاری سلێمانیە هەیە لە ئەنحای عالەما نەبووە. وەڵی مامۆستاجیان با تۆ دڵخۆشکەم لەم بەرنامەیە دوێنێ سەرمایەدارێکی زۆر پیاوچاک زۆر دڵسۆز پەیوەندی پێوە کردم بۆ هاوکاری برا خۆشەویستەکەی خۆت کاکە هادی بۆ خێزانەکەی سواز بۆ خی گەورە کە من ئەوەنە من ئاگادار بم هاوکارە بێت لەوەی کە بە ئاواتەکانی خۆیان بگەینێت. دەی خی گەورە ماڵی تۆ ئاوا کە بەڕاستی ئەو سفرەی تۆ داکتۆ بە هونەرمەندان دڵنیا بە هەموو کەسی ئاورنێداتە چکە تۆ خەڵکێکی خۆنەویستی خەت سەربازێکی بوونی خەڵکی چاومە لە خزمەتی هونەر و هونەرمەندانە بووین یارەبی خی گەورە سەرفرازێکە ئینشاءڵڵا. دەستە ماجەکە مامۆستاجیان ئەمڕۆ پرسیارەکەمان لەبارەی ساڵی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەری مسلمانان سڵاو و درودی خۆی لێبێت لە چ ساڵێکە هاتوۆتە دنیاوە؟ پێم وایە خۆی 12 ڕەبیع الأول لە ڕۆژەکەتەوە ئەمڕۆ هیچ بەتەشید بەڵام ساڵەکەی 572 زۆر باشە مامۆستا عومەرجیان زۆر خۆشحاڵ بووم کام ڕۆژ لە خزمەتی جەناب و کاکە ڕێبازیان چاوی هەردووکان دەکەم سپاسان هەم ئەوان دووبوونێ ئێوەی کە ئینشاءڵڵا خی گەورە لەشتان ساخەکە لە نەخۆشی ناخۆشی بە دووتان لەگەڵ دێوە کەسێکی خۆنەویستن. زۆر مەمنونم مامۆستاجیان زۆر سپاس ربي بإنيار الصلاوات صلاوات بو حبيبي خوش لقيته ربي بإنيار يا صلاوات صلاوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مصطفى يوم اجتبيته. بەڵێ ئەچمە لای هاوڕێیەکی زۆر خۆشەویستی بەرنمەکانی گەڕیان میدیا کاکە لوقمان لە قەزای شێخانە و کاک لوقمان سڵاو ڕێز بۆ تۆ کاکە لوقمان. سپاس کاکە لوقمان گیان باشی براکەم سلامت بێ زۆر مەمنون برای ئازیزی ڕێز و خۆشەویستی من هەر لە بادینان لە قەزای شێخان کاک و سلێمانی پێشکەشە بۆ هەموو کادرە کارمەندەکانی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان میدیا. زۆر سپاس بۆ تۆی بە ڕێز و خۆشەویست ئێمەش هەروەها سڵاو ڕێزمانێ هەر لێرەوە تاکو قەزای شێخان بۆ کەسوکاری تۆ بۆ هەموو خۆشەویستانمان لەو دەڤەرە. زۆر سپاس مەمنون برای بەڕێزی کاک لوقمانجان وەڵامی پرسیارەکە چیمان پێڵێ برا گەورە؟ بەڵێ کاکە جەزابە لە سەرەتا بە سێ سەڵاوات بەشداری بکەین. زۆر باشە قوربانە بم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. دەست خۆش کاکە لوقمانجیان یا ڕەبی خوای گەورە پاداشت باتەوە قوربانە بم. زۆر سپاس مەمنون یا ڕەبی خوایە بۆ خاتری ئەم ڕۆژی پیرۆزەکە لە دایکبوونی پێغەمبەری خۆمانە خوای گەورە بیکەتە یعنی ساڵێکی ئەرزانی و منی بۆ هەموو مسلمانان بۆ هەموو کوردان بۆ هەموو ملەتی کوردە بۆ هەموو خەڵکی جیهان. وڵایی یاخوای گەورە دوعاکەت لێ قوڵ کە خوای گەورە ئاشتی بگەڕێنێتەوە بە ناوە میلەتە تەبایی بەڕاستی ژیان زۆر تاڵ بووە خوای گەورە بە دوعایەوە بکە ئیشەڵڵا هەر کەسۆ لە ماڵی خۆی ئەمڕۆ حەقی وایە ڕۆژێکی پیرۆز هەمووتان دوعا بکەن ئاشتی تەبایی بگەڕێتەوە بۆ ناو خەڵک. ئامین چونکە بەڕاستی کاکە جەزا یعنی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بۆ هەموو خەڵکێک هاتەبوو نەبەس بۆ مسلمانان بۆ رحمة للعالمين بو نا رحمة للمسلمين بو نا قوتي رحمة المسلمين نا قوتي رحمة للعالمين زور راسته همو خلقك رحمة بو زور راسته قربانه بنتوا بله بو علامي تسيارة كاجي 571 زايني
زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خۆشحاڵ بین جۆمان لە دەنگی بەڕێزەوە تا چرخی فەلەک دەورەیەکە ڕۆژی ڕووناچی پەروانەی شەمعی وەتەنە کورد نییە باچی بۆ شوارشی ئازادی و بۆ دەفعی لاچی دەست خۆش کاکە ڕێبازیان ئەمان گەڕێنێتەوە بۆ ڕۆژانی سادەیی ئەوە بانگ و سەڵای پێوتراهی مزگەوتی گەورەی شاری سلێمانی بەدەنگی مەلا حەسەن مەلا محەمەی گەچ و مەلا حەسەن ئەو دوو مەلایە دایمە بەڕاستی بە سۆزی بەدەنگە بە سۆزەکەیان هەموو کات کە ئەو مناجاتە ئاینیانیان پێشکەشە کرد سلێمانی ئەو کاتە شارێکی بچووک بوو تەنانەت لە بڵندگۆ و لە منارەکەی مزگەوتی گەڕەوە ئێمە لە گەڕەشی ئیبراهیم پاشا و مەڵکەنی و ئەتوانە بڵم لە چوارباخ و سەر شەقام و لە کانێسکان و هەموو گوێ بیستێ بووین بەلای ئەو مناجاتە جوانانەوە دانیشتین بەڵێ پەیوەندێکمان لەگەڵایە خات و شانازمان لەگەڵایە لە هەولێرەوە خۆشی من خات و شاناز سڵاو ڕێز بە تۆ سلام علیکم سەرچاوم خات و شانازیان باشی سپاس دەکەم باش برێ بەڕێز خوشکەکەم خۆشحاڵ بووم گوێبیستی دەنگی بەڕێستان بووین ئەمڕۆ لە بەرنامەکەمان پیرۆزبایی ئەم ڕۆژە پیرۆزە لە تۆ لە کەسوکار و خانەوادەکە دەکەین زۆر سپاس دەکەم لە ئێوەش پیرۆز بێت هەموو موسڵمانان خوشکەکەم بۆ وەڵامی پرسیاری ئەمڕۆمان چیمان پێڵێیت با 570 کۆچی بێت زۆر سپاس خوشکەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت خاتو هێڤیمان لەگەڵایە خاتو هێڤی پێما بێ لە هەولێرەوە کاکە ڕێباز السلام عليكم سەرچاوم خاتو هێڤیجیان سڵاو لێبێ زۆر سپاس سڵاو لە تۆ لە تەواوی هاوکارانی خاتو هێڤی پێما بێ لە شاری سلێمانی وایە خوشکەکەم بەڵێکە زۆر خۆشحاڵ بووم خاتون گیان زۆر سپاس سەرخۆشی بەرنامەکەتان لەکەم هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس خاتو هێڤیجان ئەمڕۆ بەرنامەکەمان تایبەت کردووە بە ڕۆژی لەدایکبوونی پێغەمەری مسڵمانان سڵاوی خۆی لێبێت و ئەمانەیە بپرسین لە چه ساڵێکە هاتووەتە دنیاوە سەرەتا پیرۆزبایی لە تەواوی مسڵمانان و لە ئێوەی بەڕێزەکەم زۆر سپاس هیوادارم مانگێکی پڕخێر و خۆشی بێ بۆ تەواوی مسڵمانانی جیهان ئامین ئامین ئینشاءالله با 570 سپاس بۆ پەیوەندیەکە خوشکەکەم لە کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنەوە تیرروپشکەکە ئەنجامەین و ڕایەگەینی کەچێ بۆ بەخاوانی خەڵاتی بەرنامە ئەمڕۆ و هاوکات هەمووتان ئاگادارەکەمەوە کە ناوی هەمووتانە چێتە تیرروپشکە گەورەکەەوە لە کۆتایی مانگە کۆمپانیای هایپەر کلینگروپ بۆ خزمەتگوزاری پاکردنەوە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر ئەو کۆمپانیا خەڵاتەکە پێشکەش دەکات خاتون نیشتیمانمان لەگەڵایە لە هەولێرەوە خاتون نیشتیمان سڵاو ڕێز بە تۆ سڵاو ڕێز بۆ تۆش باشی برای بەڕێزم باشی خوشی ئازیزمان خاتون نیشتیمان زۆر سپاس دەکەم پیرۆزبایی مانگی مەولتان لێکەم دەستخۆشتان لێکم سەرکەوتوو بن ئیشەڵڵا زۆر سپاس خوشکەکەم پیرۆز بە لە ئێوە لە کەسوکارت و لە هەموو خەڵکی هەولێری خۆشەویست زۆر سپاس سەرکەوتوو بن ئیشەڵڵا خاتون جان پرسیارەکەمان ئەوەیە کە پێغەمبەر سڵاو و درودی لێ سەڵاو عەلەیهی وەسەلەم لە چ ساڵێکە هاتووەتە دنیاوە با 571 571 باشە 571 جەنابتان 571 گەڵێن 571 بەڵێ باشە خوشکەکەم ئەوە ناوی بەڕێزیشمان نووسیوە بەڵێ سەرکەوتوو من خواتان لەگەڵ سپاس بەتەوە کۆتا پەیوەندی وەرەگرین باوکی ئەمیر لە گەرمیانەوە باوکی ئەمیر سڵاو ڕێز هەر لێرەوە تاکو و شاری کەلاری خۆشەویست بۆتەوە باوکی ئەمیر سەر هەردوو چاوم باوکی ئەمیرجیان زۆر خۆشحاڵ بووم گوێم لە دەنگە بوو باوکی ئەمیرجیان ڕۆژە لێ تۆ پیرۆز بێ و لە هەموو مسڵمانان لە هەموو کەسوکاری جەنابتان و هەموو خەڵکی گەرمیانی خۆشەویست زۆر سپاس باوکی ئەمیرجیان پرسیاری ئەمڕۆمان ئەمە کۆتا پەیوەندی گۆڕمان گرتووە بۆ هیوایم بە خەدیاوەرت بێت ئەگە بی بە خەوانی خەڵاتی ئەمڕۆمان پێغەمبەر سڵاو و درودی خوای لێبێت لە چ ساڵێکە هاتووەتە دنیاوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و باوکی ئەمیرجیان سپاس بۆ تۆ ريحانة برحم ومهرباني روشت دبار زوجوانا يا رسول الله جانبوني جسمي
ريحانة برحمومي هرباني راوش تدبر زوجوانا قرآن بوتهات بخلط بصورات وبغايات جهادتك دهامك تدرج إلى جهانا يا رسول الله جانبوني جسمة ريحانة برحمومي هرباني روش تدبر زوجوانا يا رسول الله جانبوني جسمة ريحانة برحمومي هرباني روش تدبر زوجوانا معرج كراي بو أسمان بيني دقشت بغنبران بويبا إمام همو سلامت لي بقانا يا رسول الله جانبوني جسمة ريحانة برحمومي هرباني روش تدبر زوجوانا يا رسول الله جانبوني جسمة ريحانة برحمومي هرباني روش تدبر زوجوانا الصلاة والدان خلقينا بوسر شاهي مدينة خاتم مرسلين سلوكي سوجانا يا رسول الله جانبوني جسمة ريحانة پاکترین بوونەوەری خوددایە و باشترین مرۆڤی مێژووی مرۆڤایەتیە لە هەموو ڕێکەوە لەگەڵ هاتنی ناویدا مسلمانان بە صلی الله عليه وسلم واتە سڵاوی خودای لەسەر بێت ڕێزی دەگرن و یادی دەکەنەوە لە قورئان و سونەتدا هاتووە کە یادکردنەوە و سەڵامواردن بۆی خێرێکی یەکجار گەورەیە محەممەد کاریگەریشی گەورەی لەسەر مسلمانان و بێباوەڕانی دنیاش دانەوە تەواوی کایەکانی ڕەوشی بە کۆتا هێنا و نوێترین وەشانی ڕەوشی گەیاند لە دوای هاتنی ئەو کەسانی شوێنی کۆتن گۆڕانکاریەک بەسەریاندا ڕوویدا کە بە تەواوی هەستی پێ دەکرا لە هەموو ڕێکەوە مسلمانان لە دوای خودای گەورە بە خۆشەویستترین کەسی خۆیانی دەزان و هەمیشە لە یادیانە ناوی محەممەد صلی الله عليه وسلم لە بانگ و وتەی ڕۆژانە و زیکرەکانیان دووبارە دەبێتەوە لە ساڵیادی لەدایکبوونیشیدا ئاهەنگێک جێڕن و وەک سوپاسێک بۆ ئەوی بۆتە فریادڕەسیان لەم دنیا و بەو هۆشەوە خواردندا بەشەکرێ و سفرە و خوانی هەژاران پڕەکرێت و یارمەتی دەدرێت محەممەد صلی الله عليه وسلم هەمیشە وەسف کراوە لەلایەن دۆست و دژمنانیەوە هەتاوکو ئەمڕۆژ نووسەری جوولەکە مایکل هارت وەک مەزنترین مرۆڤی مێژووی مرۆڤایەتی دەیناسێنێت و دەڵێت تاکە مرۆڤ کە لە هەردوو لایەنی دنیایی و ئاینی سەرکەوتوو بووە لەناو باشترین پیاوانی مێژوو ناوی محەممەد صلی الله عليه وسلم وەک یەکەمین کاریگەرترین مرۆڤی زەوی دێت بەڵێ خۆشەویستانم ئەم ڕۆژە لە هەموو لایەک پیرۆز بێت لە ئاکامی تیر و پشک بۆ ئەمڕۆ کاکسامی لە شاری دووەکە بوو بە خاوەنی خەڵاتی بەرنامەی ئەمڕۆی خەڵات و دیاری هیوادارم نامێکمان بۆ بنێرە لە پیج یا لە ڕێگەی ماسنجەر یا ڤایبەر یا وەتسابۆی دیارەکەی پێشکەش بکەین و پێتان ڕاگەێنین سەرجەم هەموو ئەو ناوانی کە ئەمڕۆ ناویان چێتە تووری بشکەوە ئەوانەی کە خەڵاتیان بۆ دەرنەچووە ئەوانی کە وەڵامەکانشان ڕاز نەبووە ناوێن نەچێتە تیر و پشکەوە بۆ بردنەوەی خەڵاتە گەورەکە لە کۆتایی مانگ
کە کۆمپانیای هایپەر کلین گروپ بۆ خزمەتگوزاری پاکردنەوە لە شاری هەولێر و شاری سلێمانی پێشکەشتانیەکە بەم شێوەیە کۆتاییم بە بەرنامەم ڕۆمهێنا لەگەڵ هاوکارم کاکە ڕێباز لە بەشی کۆنتترۆل کاتیش خۆش بۆ ملایەک ئەم ڕۆژەتان پیرۆز بێ و بە هیوای گەڕانەوە ئاشتی و تەبایی و بە هیوای کە ڕۆژێکی خۆش بەرنەسەر خواتان لەگەڵ